ڕۆژ باش بینەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن هیوادارین کە ڕۆژێکی پڕوزەتان دەست پێ کردبێت و لەگەڵ ئەڵلقەیەکی دیکە لە پرۆگرامی ڕۆژ باش بە کۆمەڵێ بڕگە و بابەت لەگەڵ ئێوەی ئازیزە بین هەروەها لە ڕێی پەیامنێرانیشمانەوە کۆمەڵێ زانیاری شار و شارچکەکانتان پێدەگەێنین. ئەمڕۆ بابەتە گەرمەکەی ڕۆژە ساردەکەمان کەشوهەوا بێت. باسی کەشوهەواکەین بێگومان بە تایبەت خەڵکی هەولێر لە چاوەڕوانی ئەو پێشبینیانەدا کە ئەمڕۆ بەفر ببارە لە ناو شاری هەولێر لە سەنتەری شاری هەولێر بەهۆی کە لە زۆربەی شار و شارۆچکەکان لە هەتا لە بەغداش بەفرباریوە سۆڤان بەڵام لێرە پێم وایە خەڵک لە چاوەڕوانی ئەوەیە بۆی تر نەچنە سەر چیای سەفرین و نەچنە خۆڕک بۆی کە لێرە هەندێک یادگاری خۆیان تۆمار بکەن لەگەڵەوە شاکە زۆر ساردە بەڵام بەفرەکەشیە بێت دیمەنێکی جوانتری پێبەخشێ لەسەر کەژناسی لەسەر ئەو شەپۆ لە سەرمایی کە هەرێمی کوردستانی گرتوتەوە بەگشتی ئێمە ئەمڕۆ میوانمانە بێت زانیاری زیاتری لێوەرەگرین پرسیارەکانمانەکەین لە میوانەکە لەسەر کەشوهەوا و لەسەر پێشبینیەکانیش بۆ چەند ڕۆژی داهاتوو کە ئایا ئەم شەپۆ لە سەرمایی کە هەرێمی کوردستانی گرتوتەوە تاکی بەردەوامە بێت و دووبارە بێتەوە و لە ماوەی ڕابردوو شەپۆلێکی سەرمای ئاوا هەبووە لە چەند ساڵی ڕابردوو بەڵام بۆ پرس و زانیاری زیاتریش میوانمانە بێت هەر لەسەر ئەو بابەتەش ئینهاوسێکمان ئامادە کردووە لەلایەن هاوکارانمانەوە بینەری. هاژە پێم وا بێت لە کۆنتترۆڵە ئاماژێ ئەومان بۆ ئەکەن کە ئەچینە ناو بابەتەکەی ترمان کە باسی لێوەکەین و کەمێک سەرنجە خێنە سەری هەتاوانەی کە ئینهاوس یاخود باڵێن پاکێجە ئەو بابەتەیان میوانەکەمان ئامادا بێت ئەویش ئەو بابەتەی کە ئەمڕۆ دیسانەوە ئەتوانین بڵین بابەتێکە کە بابەتێکی جیهانیە نەک تەنها لە کوردستان یاخود ئاماژە پێدانە بە ڕۆژێک کە ڕۆژی جیهانی رادیۆیە هەمومان دەزانین کە رادیۆ یەکێکە لە گرنگترین و سەتایی ترین ئامڕازەکانی گەیاندنی هەواڵ و با بڵین پرۆگرامەکان و ئەو شتانەی کە مرۆڤەکان پێک دەبەستێتەوە. زۆر جار باسی واکرێت کە میدیا بەگشتی زۆر پەرەیسەند و تەکنەلۆژیاش وێنە بینرا و بیسرا و هەموو ئەمانە گەشەیەکی باشی کردووە هەرچەندە رادیۆ یەکێک بۆ لە ئەو هۆکارە میدیانی کە سەرەتا دەستی بە کارکردن کردووە زۆر جار پێیان وایە کە پاشەکشەی کردووە رادیۆ بەڵام بە گوێرەی ئەو ئامارە خود ئەو ڕۆژێک کە نەتۆیە گرتوەکان دایناوە و ڕۆژێکی تایبەتی داناوە هێشتا رادیۆ ئەو کاری خۆی لە دەست نەیاوە بەردەوام خەڵک هێشتا گوێگرێکی باشە بۆ هۆی رادیۆ سۆڤان تۆ توانی هەم کاریش بکەیت و هەم گوێبیستیش بیت یعنی کەمتر لە کاتێگرێ چونکە خۆی من ئێستا بۆ کەواد وێت بیرم لەوە کردەوە هەر ئامێرێکی پێشکەوتوو دێت ئامێرەکەی دوای خۆی بە چەند قۆناغی بە چەند هەنگاوێک دو ینی پاشەکشەی پێکە یا ئەیخاتە پشتە سەر و ئەچێتە پێشەوە بەڵام ڕادیۆ یەکێک بۆ لەو ئامێرانەی کە بۆ یاخود ئەو هۆی گواستنەوەی گەیاندنی زانیاریە بۆ کە تا ئێستاشمەوە و هەر ئێستاش بە بەردەوام گوێگری خۆی هەیە. من یەک تۆز گوێم لە دەنگی کۆنتترۆڵ نییە ئەگەر بەڵێ ئەگەر یەک تۆز دەنگەکە بەرسێ زۆر باشە کاتە مادەم وایە سۆڤان ئەتوانی کورتێک لە هەواڵەکانمان پێشکەش زیاتر دواتر باسی لێوە ئەەکەین باڵ. سەرۆک بارزانی و 14 پارێزگاری عێراق کۆبوونەوە. سەرۆک بارزانی و 14 دیوانی پارێزگاکانی عێراق کۆبوونەوە و دۆخی عێراق و هەنگاوەکانی چارەسەرکردنی کێشەکانیان تاوتوێ کرد. پارێزگاکانی عێراق داوایان لە سەرۆک بارزانی کرد ڕۆڵی زیاتر بۆ چارەسەرکردنی کێشەکان و هێورکردنەوەی دۆخەکە بگیرێت. لە لای خۆشیەوە سەرۆک بارزانی ڕاگەاند هەموو ئەو ڕووداوانەی ڕوودەدەن بەهۆی پێشێلکردن و جێبەجێ نەکردنی دەستورەوەیە.
گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە. جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕوونکردنەوەیەکدا ڕایگەاند لە سایتێکی لۆکاڵیدا بابەتێک بڵاو کراوەتەوە گوایە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان داوای ڕوونکردنەوەی لەبارەی ناوەڕۆکی گرێبەستەکانی نەوت و داهاتەکەی لە سەرۆکی هەرێمی کوردستان کردووە. ئەم هەواڵە هیچ بنەمایەکی نییە و دوورە لە ڕاستیەوە. ڕایشی گەیاندووە ئەم هەواڵە بەشێکە لە چەواشەکاریەکان و مایە پوچبوونی ئەو سایتە. شەپۆلێکی دیکەی بەفربارین هەرێمی کوردستان دەگرێتەوە. بەپێی پێشبینیەکانی کەشناسی لە هەرێمی کوردستان شەپۆلێکی دیکەی بەفربارین زۆرینەی شارەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە. پێشبینیش دەکرێت ئاستی بەفربارین لە ناوچە شاخاویەکان بگاتە مەترێک و ئاستەنگ بۆ هاتوچۆ دروست بێت. دەستەی کەشناسی و بوومەلەرزەزانی هەرێمی کوردستان ئاماژەی بۆش کردووە شەپۆلی ئەم جارەی بەفربارین سەنتەری شارە گەورەکان دەگرێتەوە. بەهۆی شەپۆلی بەفربارینیشەوە دەوامی بەڕێوبەرایەتی پەروەردەکانی سلێمانی، دهۆک، هەڵەبجە، سۆران و مێرگەسوور کرایە پشوو. 17 خۆپیشاندەر لە بەغدا بریندار بوون. میدیاکانی عێراق بڵاویان کردەوە بەهۆی گازی فرمێسک ڕێژەوە لەلایەن هێزە ئەمنیەکان 17 خۆپیشاندەر لە گۆڕەپانی ئەلحلانی بەغدا بریندار بوون. لەلایەکی دیکەوە خۆپیشاندەرانی بابل ماڵی پارێزگاری شارەکەیان گەمارۆدا و بەهۆی پێکدا هەڵبژان و ڕووبەڕوونەکانیش 7 کەس لە بابل بریندار بوون. هەروەها لە ڕووبەڕووبوونەوەی نێوان هێزە ئەمنیەکان و خۆپیشاندەراندا 27 کەس لە پارێزگای زیقار بریندار بوون. لە لای خۆپشەوە باڵوێزی بەریتانیا لە عێراق ڕایگەاندووە ناکرێت تیرۆرکردن و ڕفاندنی خۆپیشاندەران بەردەوام بێت. ناتۆ کارەکانی لە عێراق فراوانتر دەکات. یەنس ستۆڵتنبێرگ ئەمینداری گشتی ناتۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند وەزیرانی بەرگری هاوپەیمانی ناتۆ ڕەزامەندیان بۆ فراوانکردنی کارەکانیان لە عێراق و زیادکردنی ڕاهێنانە سەربازەکان بە هێزەکانی ئەو وڵاتە دەربڕیوە. ئەمینداری ناتۆ ڕایشی گەیاندووە فراوانکردنی ئەرکە سەربازەکانمان لە عێراق لەسەر داوای دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. پوتین و ئەردۆغان دۆخی سووریا لە ڕێگەی تەلەفۆن تاوتوێ دەکەن. ڤلادیمەر پۆتین سەرۆکی ڕووسیا و ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا پەیوەندیەکی تەلەفۆنیان لەبارەی دۆخی سووریا ئەنجامدە و جەختیان لە هێوەرکردنەوەی دۆخی ئەو وڵاتە کردەوە. لە هەر لەو پەیوەندیەدا پوتین و ئەردۆغان داوای چارەسەری بە پەلەیان بۆ دۆخی ئەدلیب کرد. سوپای تورکیا لە چەند ناوچەیەکی سووریا دەکشێتەوە. سەرچاوە سەربازیەکانی تورکیا ڕایانگەاندووە دوای کوژرانی ئەندامێکی هەواڵگری تورکیا بڕیاری کشانەوەی هێزەکانیان لە ناوچەکانی دەوروبەری حەسەکە لە سووریا داوە. سەرچاوەکە ئاماژەی بۆش کردووە ئەو هێزە پاشەکشەی کردووە بە دیاریکراوی لە نێوان گوندەکانی تەلتەمر و حەسەکە جێگیرکرابوون. ترامپ داوا لە ئەنجومەنی پیران دەکات دەسەڵاتەکانی کەم نەکەنەوە. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاوی کردوێتەوە. پێویستە ئەنجومەنی پیرانی ئەمریکا دەسەڵاتەکانی بەرامبەر ئێران کەم نەکاتەوە، چونکە ئەگەر دەستەکانم ببەسرێن دەرفەتی سەرکەوتن بە ئێران دەدرێت. ڕایشی گەیاندووە ئێستا لە کاتی نیشاندانی لاوازی بەرامبەر ئێران نییە. کورتێکمان لە هاوڵەکان پێشکەشکردن. سۆڤان پێم وابێت ڕووشەی بە فردەسی پێکرد وردەوردە سێرم کرد خەریکە ڕووشەی بەفرە بێت خۆشە ئەمڕۆ بەفر ببارێ سەڵفیش بکرێن. ئەوە ئاواتەکەی من بۆ هەموو ڕۆژە هەروتم خۆزگە بەفر ببارە خۆزگە بەفر هەر ئیتۆ نیە هەموو خەڵک چاوەڕێ ئەوەیە جا بە تایبەت کە ئەشی بینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە بەغدا لە ناوچەکانی باشووری عێراق باریوە حەزەکی ینی لێرەش ببارێ بەڵام بەو پێی کە هەولێر پێگەی جوگرافیەکەی وایە دەشتە پێچێ هۆکارەکە ئەوە بێت کە بەفر لێرە نەبارێت. بەهۆی ئەوەوە شەپۆلی سەرما و بەفربارین بۆتە هۆی دروستکردنی ئاستەنگ لە ڕێگاوبانەکان واتە لە ڕێگەی هاتوچۆی ئۆتۆمبیل و هەروەها هاتوچۆکان تۆزە ئاستەنگ بووە و ڕاگەاندنی پشوو لەسەر ئاستی بەڕێوەبەرەتەکانی پەروەردە و سەرپشکردنی
دەوامەکان وای کردووە کە هەندێک لە قۆناغەکانی خوێندن ڕابگیرێت وە جوڵە بازرگانەکان لەبەر داخستنی دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دراوسێ یعنی چۆنڵێت دابخرێت بەڵام لە بەرامبەریشدا زۆرێک لە هاوڵاتیان بۆ بەسەربردنین کاتێکی خۆش و گەشتکردن سەردانی ناوچە شاخاویەکان دەکەن و ئەوی شوای کردووە گەشتیاری زستانە زیاد بکات. ئەو ئین هاوسەی کە باسم کرد بەڵێ سەرەتایی بەرنامەکە ئێستا بینە. نزیکەی 2 هەفتەیە شەپۆلێکی سەرما و بەفربارین هەرێمی کوردستانی گرتوتەوە. بەو هۆیەوە لە چەندین شوێن ئاستەنگی بۆ هاتوچۆی ئۆتۆمبیل دروست بووە. ئەو شەپۆل لە سەرما و سۆڵەیە بووە هۆی ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ناچار بوو لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان پشووی سەرتاسەری ڕابگەیەنێت. لەسەر ئاستی بەڕێوبەرایەتی پەروەردەکان چەند شارێکی هەرێمی کوردستان دەوامی بەشێک لە قۆناغەکانی خوێندن و باخچەی ساوایان ڕاگیرا. هاوکات وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوبەرایەتی پەروەردەکانی بۆ ڕاگەیاندنی پشوو سەرپشک کردووە. ئاستی بەفربارین لە دەڤەری باڵەکایەتی و پارێزگای دهۆک لەسەر و پێشبینیەکانەوە بووە. ئەوەش بووە هۆی داخرانی ژمارەیەک ڕێگای سەرەکی و لاوەکی و داخرانی دەواازەی حاجی ئۆمەران کە هەرێمی کوردستان بە کۆماری ئیسلامی ئێران دەبەستێتەوە. لە لای خۆشیەوە بەڕێوبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا داوای لە شۆفێران کردووە بەهۆی دروستبوونی بەستەڵک لە ڕێگاکان بە وریاییەوە مامەڵە بکەن. هەروەها ئەگەر بۆ کاری زۆر پێویست نەبێت ڕێگاکانی دەرەوەی شارەکان بەکار نەهێنن. تیمەکانی سەر بە بەڕێوبەرایەتی ڕێگاوبانەکان بەردەوام سەرقاڵی پاکردنەوەی ڕێگاوبانەکانن و بەفر ڕادەماڵن. هەروەها بۆ دروست نەبوونی بەستەڵک لە ڕێگاکاندا خوێی تایبەتی بڵاو دەکەنەوە. بە پێی پێشبینیەکانی دەستەی کەشناسی و بوومەلەرزەی هەرێمی کوردستان شەپۆلێکی دیکەی بەفر و بارانبارین هەرێمی کوردستان دەگرێتەوە و بەڵام پێشبینی ناکرێت شەپۆلی سەرما هێندەی ڕۆژانی ڕابردوو بەردەوام بێت. ئەگەرچی بەفر ئاستەنگ بۆ هاتوچۆ دروست دەکات و دەبێتە هۆی ڕاگررتنی خوێندن لە زۆرێک لە ناوەندەکانی خوێندن و داخستنی دەواازە سنووریەکان و وەستاندنی جموجۆڵی بازرگانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دراوسێ، بەڵام لە بەرامبەردا بەشێک لە هاوڵاتیان بە مەبەستی گەشتکردن سەردانی ناوچە شاخاوەکان دەکەن بۆ بەسەربردنی کاتە خۆشەکانیان چێژوەردەگرن لە دیمەنی بەفربارین هاوکات دەبێتە هۆی زیادبوونی گەشتیاری زستانە. بەڵێ گەڕینەوە لاتان بەڵام هەر چۆن باسی سەرما و کەش و هەوامان کرد هەر بۆ هۆیشەوە ئەمانەوێت وەک لە سەرەتاش وتم لەلایەن تۆڕی پەیامنێرانمانەوە ئێمە کەش و هەوای شارەکانتان بۆ دەخینە ڕوو هەروە هەر ڕۆژی ئەو شارەش ئەمڕۆ چۆن دەبێت و ئێستا دەچینە سۆران و پەیامنێرمان تەیفور محەممەد وەردەگرین تەیفور ئاگادارمان بکاتەوە کە هەم بە ئێمە و بە بینەرانیش کە سۆران چۆنە ئێستا و کەش و هەوا لە سۆران چۆنە و چالاکیەکانی سۆرانمان پێ بڵێ چ بەفرێکی شەبارێت تەیفور. بەڵێ بەیانیتان باش دیارە لێرە بەفربارین بەردەوامەوە بەفرێکی زۆرباری وە لەوانەیە جیاواز بێ لەگەڵ هەولێری بەفرێرە زیاتر بێت بەڵام هەرچۆنێک بێت 2000 شەپۆلی بەفربارین جارێکی دیکە دەڤەرەکەی گرتەوە هەرچەندە با بڵێن ڕێژەی بارینی بەفر لە نێوان سۆران چۆمان مێرگە سۆر ڕواندز جیاوازە بەڵام هەرچۆنێک بێ شەپۆلەکە سەرتاسەریە دەڤەرەکەی بە تەواوی گرتوتەوە و ڕێژەیەکی تا ئێستا ڕێژەیەکی زۆری بەفرباریوە ئەوەی تایبەتێت بە پلەکانی گەرمە پلەکانی گەرمە تا ئێستا نزمن بەڵام بەراورد لەگەڵ دوو ڕۆژی ڕابردوو تا ڕادەیەک ئەو ساردوسڕیە نەماوە کەمتر بۆتەوە بە جۆرێک لە سۆران پلەکانی گەرمە بۆ دابەزیون بۆ یەک پلە لە چۆمان 8 پلەی ژێر سفرە لە مێرگە سۆر 3 پلەی ژێر سفرە لە ڕواندز یەک پلەیە لە حاجیۆمان 7 پلەی ژێر سفرەواتە دابەزینی پلەکانی گەرمە لە چۆمان بەرزترینی تۆمار کردووە کە با بڵێن یەک پلە زیاتر لە ژێر سفرە بەراورد لەگەڵ حاجیۆمەران ئەمەش جێگەی تێڕامانە چونکە هەمیشە حاجیۆمەران ساردوسڕێکەی بەهێزتر بووە و هەمیشە سارتری ناوچەی هەرێمی کوردستان بۆ بەڵام بۆ ئەمڕۆ چۆمان
پلەیەک زیاترە لە حاجیۆمران 8 پلە ژێر سفرە بەڵام حاجیۆمران 7 پلەیە بەگشتی ساردی و سڕیەکە کەمترە بەڵام بەفربارینەکە بەردەوامە ئەوەی تایبەت دێت بە پشوو دیارە دوای ڕاگەاندنی ڕاگەاندراوەکەی پارێزگای هەولێر سەبارەت بە پێدانی دەسەڵات بە یەکەی دارەکانی ناوچەکە پشوو جیاوازە لە قەزایەک بۆ قەزایەکی دیکە بۆ نمونە لە مێرگەسۆر غەفور ئەحمەد شەوی ڕابردوو لە کاتژمێری 11 پەیوەندی پێوە کردین کە بە تەواوی لە سەرجەمدان و دەستگاکانی سنووری قەزای مێرگەسۆر بە ناحیەکانی شەوە بە تاوی کراوەتە پشوو بۆ پێی ڕێژەیەکی زۆری بەفر دەبارێ لەوێ لە سۆران دیارە قایمقامی سۆران لە لاپەڕی تایبەتی خۆی لە تۆڕ کۆمەڵاتی فەیسبوک بڵاوی کردەوەکە تەنها لە سنووری شارەدەی سیدەکان بەگشتی لە بواری پەروەردەی بە تەنها واتە قوتابخانە و باخچی ساوایەکان و لە سنووری شاردەی خەلیفانیش بە تەنها دۆڵی مەلەکان دەگرێتەوە کە قوتابخانەکان باخچی ساوایان پشویانە بەڵام ئەوەی تایبەت بێت لە ڕووی ئیداریەکە هەر هەمووی دەوامی ئاسایی خۆی دەکات لە سنووری قەزای سۆران تەنها باخچەی ساوایان نەبێت بۆ ئەوان پشووە قوتابخانەکانیش داوامی خۆیان دەکەن واتە تەنها سیدەکان باخچەی ساوایان و قوتابخانەکان بۆ ئەوان پشووە و لە دۆڵی مەلەکانیش لە سنووری شاردەی خەلیفان بۆ قوتابخانە و باخچەی ساوایان پشووە لە قەزای چۆمان لەوێ لە بواری پەروەردەی بە تەواوی هەم بۆ قوتابخانە هەم بۆ باخچەی ساوایان بە تەواوی پشوو ڕاگەیەندراوە بەڵام ئەوەی تایبەت دێت بە بواری هاتوچۆ دیارە ڕێگاکان زۆر مەترسیدارن بە تایبەت ڕێگای نێوان سۆران چۆمان حاجیۆمەران هەمیشە دەمەوێت ئەو دیمەنە پیشان بدەم کە ئێستاوەیەکی لە ئۆتۆمبیلەکانە دەڕوایرەی بە شوێنەکەتەوە کەەوە نەخۆشە بەڵام نازانم تا چەندیش سەرماو نییە یاخود تۆ مرتاحی لەناو ئەوجەوە من ئیرەی بەو شوێنە ئابم بە جەوەکەشی بەڵام لە ڕووی گەشتیاریەوە چۆنە بەو پێی کە سۆران ناوچەیەکی زۆر زۆر خۆشە ئایا هیچ گەشتیارێک ڕۆکاتەوە وەکو گەشتیاری زستانە؟ هاشە ڕاستەکەی ئێوە گە بڵێن ڕاهاتویان تێر بووین لەو کەش و هەوا سارد و سڕ و بەفراویە لەوانەیە وابێت ینی ئەمە زۆر حەزی لێ ناکەین بەڵام ئیتر هەر چۆنێک بێت کەشەکە خۆشەوە دیمەنەکان جوانن ئەوەی تایبەت بۆ باری گەشتیاری هاژە دوو جۆر گەشتیار ڕوو لە ناوچەکە دەکا لێرە یەکیان ئەو گەشتیارانن کە بۆ بەفر و شوێنە بەرزاییەکان دێ بەتابەت لە شارەکانی ناوەڕاست و خواری و عراق بەشێکی دیکەی گەشتیاران ئەو گەشتیارانن کە لە ڕێگەی دەواازی دەوڵەت حاجیۆمەران تەمەرچین لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران لە سنووری هەردوو پارێزگای هەولێری ورمێ هاتوچۆ دەکەن لەو ڕێگایە ئەوەی تایبەت بێت بە دەواازە سنووریەکان بێگومان ئەمڕۆ گرفتی زۆر دێتە پێش هەم لە بواری بازرگانی هەم لە بواری گەشتاری بۆ پێی بەفربارین بەردەوامەوە بەفرێکی زۆر بە تایبەت لە حاجی ئۆمەران باریەوە بەردەوامیشە بەفربارینەکە ئەو ئاستەنجی بۆ دروست دەبێت ئێمە هەوڵ دەدەین لە کاتژمێرەکانی داهات و سەردانی حاجی ئۆمەران بکەن هەرچەندە گەیشتن بوێ تا ڕادەیەک ئاستەنگە ئاستەمە و ئاستەنگ دروست بووە بەڵام هەر هەوڵ دەدەین بچین ئەوەی تایبەت بە گەشتاری دیکە ئەوە بێگومان لە دوای کاتژمێری 11 گەشتیاران ڕوو لە چیای کۆڕێک دەکەن بە تایبەت وە لە ناوچەکە بە گشتی دەکەن بەڵام بەو پێی کە شەپۆلی بەفربارینەکە سەرتاسەریە زۆربەی شارەکانی تەواوی شارەکانی هەرێمی کوردستان و بەشێک لە شارەکانی عراقیشی گرتوتەوە پێدەچێت ئەمڕۆ گەشتیار کەمتر بێت واتە ئەو گەشتارێکە بۆ بەفرباریندێ دیمەنەکانی بەفردێت بێگومان لە شوێنەکانی دەکەش بەفرباریوە بۆ نمونە لە لای ئێوە لە هەولێر ئێستا بەفرە بۆیە گەشتیاران کەمتر بەراورد لەگەڵ ڕۆژانی دیکە ڕوو لە ناوچەکە دەکەن بەڵام ئەوەی هەیە زیاتر پۆلیسی هاتوچۆ وشیاری زۆری داوە و باستەوە دەکاکە پێویستە شوفێران پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ خێراییەکانیان کەمکەنەوە لەو ڕێگانەوە بەتایبەت زنجی لە تای ئۆتۆمبیلەکانیان بدەن ئەوە یەکێکە لەو بابەتانی کە هەمیشە پۆلیسی پێداگیری لەسەر دەکا بەڵێ تەیفور بەو پێی کە ئێوە پشکی شێرتان بەرکەوتووە لە بەفربارینەکەوە ئەو بەفرە زۆرەمان بینی ئایا بۆ ئەو ئاژەڵە کێویانەی کە بۆ نمونە ئەو باڵندانەی کە لە چیاکانی یا لەو ناوچێن هەندێک جار دەبینین کۆمەڵی خەڵکی کۆ دەبنەوە ئاژەڵ دۆست کە ئەچن لەوێ دانەوێڵە ڕۆ ئەکەن بۆ باڵندانە هیچ چالاکیەک لەو بابەتە هەبووە؟ بە دروستی ئەگەر قسە لە بوارە بکەم ئەم ساڵ زۆر جیاوازە لە ساڵانی ڕابردوو لە بواری پاراستنی ئاژەڵ و باڵندەی چێوی لە دەبەرەکە بەگشتی پێشتر دەڤەری بارزان بە بەردەوامی قسە لەسەرەوە دەکراکە نمونەی ژینگە پارێزە و ئێستاشی لەگەڵدا بێت نمونەی ژینگە پارێزیە بەڵام بۆ ئەم ساڵ ژمارێکی زۆری چالاکوان هەم لە سۆران لە مێرگەسۆر لە ڕواندز لە چۆمان لە تەواوی دەبەرەکە بەگشتی
خواردن و دانەوێڵا خواردن و خواردنەوە بۆ ئەو شوێنانە دابین دەکەن کە بەفرێکی زۆری لێبارەوە کە ئاژەڵ و باڵندەی چێوی باسانی خواردنیان دەست ناکەوێت ئەمەش بۆتە دیاردەیە کە بە بەردەوامی ئەوە دەبیندرێت گروپێکە خۆبەخشانە بەردەوام دانەوێڵا خۆراک خواردن و خواردنەوە بەگشتی بۆ پێم وابێ پرسیارەکان زۆر و پێمان خۆشە لەگەڵمان بمێنیتەوە زیاتر بەڵام تێکی جوانە ناوچەکە بڵا بێتەوە بەڵێ جێگەکەی ئێمە گەرمە ببوورە تۆ شوێنەکە زۆر ساردا دواتریش سوپێکی گەرم بە تۆزە گەرم بیتەوە و زۆر سپاس بۆ زانیاریەکانە لە سۆرانەوە لەگەڵمان بووی بەڵێ ئێستا ئەچینە دای میوانەکەمان کە میوانداریمان کردووە بەڕێز ئەژی چەتۆ بەرپرسی ڕاگەاندن لە بەڕێوەبەرایەتی کەژناسی و بوومەلەرزەزانی هەرێم بۆ زانیاری زیاتر بفەرمووی تێرە بەخێربەی کاک ئەژی فەرموو ئەرکنەوێ جەنابێت لێرە زۆر سپاس جێگەکانمان بگۆڕینەوە من چمە ئەوێ زۆر باشە کێشەیە هەر چۆنە بێ پرسیارمان لە کاک ئەژی بەخێربەی کاک ئەژی ساڵینە بێ و ڕۆژێکی باش دەست دەکەیت پێش هەموو شتێک کاک ئەژی پێمان بڵێ کەی بەفرەبارێ هەموو کەس چاوەڕێی ئەوەیە وڵای ئەو ساڵ ئەوەندە بەفرباری ینی هەر ماژەڵای دەوێ بەنسبەت بەفربارین تەمان ئەوکو جەنابتان هاوڵاتیانی خۆشەویستیش بینیان دەستی پێ کردووە و ئەو ساڵ یعنی ئەمە وەکو بەڕێبەراتی گشتی کەشناسی دەتوانین ناوی لێ بنێن ساڵی بەفر یعنی ئەو ساڵ بەفر ڕێژەی بەفر بە بەراو لەگەڵ ساڵی پار بەفرێکی زۆر باریوە ئێستا کە لە دەڤەرەکان بەگشتی بە تایبەتی ناوچە چەند بەنەو ناوچە شاخاوی سنووریەکان بڕۆی زۆر چرتر بوویتەوە ئەوەی ماوەتەوە هەولێرە کە ئێستا سنتەری هەولێر ئەویش وە سەبرا وەکو پێشبینی دەکرا بەفربارین دەستی پێ کردووە بەڵام دائما ئێمە دەڵێن ئەمە پێشبینی دەکەین چکە پێشبینیش مەجای گۆڕانکاری زۆری تێدا هەیە ئێستا وەکو دەیبینن ڕێژێکی زۆر بەفرباری وەکو پێشبینی دەکرا ناوچە شاخاویەکان و بالفعل ئاستەنگ و چێشەش دروست دەکات بۆ بوارەکانی هاتوچۆ هەم بۆ بوارەکانی بازرگانی و هەم بۆ بوارەکانی هاتوچۆی ئاسایی و گەشتیاریش. کاک ئەژی پێشبینیەکرێ ئەو شەپۆ لە سەرمایکە لە هەفتەی ڕابردوو ماوەی ڕابردوو دێتەوە دووبارە بێتەوە؟ طبعا ئەو شەپۆلە ساردە نەتیجەی هاتنی بارستە هەوایەکی زۆر سارد و وشک بوو لە ناوچە جەمسەریەکان واتە ئێمە دوو جۆرە بارستە هەوای ساردکار لە هەرێمی کوردستان دەکات یەکیان لە ناوچەی سایبیریا لە رووسیا ئەوەی تر لە ناوچە جەمسەریەکان ناوچە جەمسەریەکان کەم تەسیراتی خۆی لەسەر هەرێمی کوردستان و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی هەیە بەڵام هەندێک جاریش کە هات ئەو کەشە ساردە دروست دەکات کە چەند ڕۆژی ڕابردوو ناوچەکانی گچ تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان و بە عێراقەوەش بخۆیەوە بینی جا ئەوە طبعا ئێستا حالیان ئەو بەفربارینەی کە هەیە نەتیجەی پاشماوەی ئەو بارستە هەوا ساردەیە لەگەڵ هاتنی نزمە پاڵەپەستۆیەک لە دەریای سپی ناوەڕاست بە هەردووچیان بەیەکەوە ئەو کەشە سارد و بەفراویان دروست کردووە کە ئێستا دەیبین. بەڵێ کاک ئەژی بە پێی پێشبینیەکان چەند ساڵ جارێک شەپۆلی بەفر و بەستەڵەکی لەم شێوەیە دووبارە ئەبێتەوە. کێشەکە لەوەدایە پێشبینیکردنی ئەو جۆرە کەشانە زۆر ئەستەمە ینی ناتوانین بە هیچ شێوەیەک تهدیدی بکەین. بە شێوەیەکی عام هەندێک لە پسپۆران دەتوان باسی چکە لەمە دوو دەستەواژەمانەیە کەش و هەوا ئاو هەوامانەیە کەش و هەوا کاتیە بۆ چەند سەعاتێک چەند ڕۆژێک زیاتر نا بەڵام ئاو هەوا گشتگیرە هەندێک جار پێشبینی دەدەن دەڵێن ڕەنگە ئەو ساڵ هەندێک مؤشراتەبی بەو شێوەیەبی بە گشتی بەڵام بە تهدید زۆر زەحمەتە چونکە ئەگەر وابە وڵاتە پێشکەوتووەکان و ئەو وڵاتانی کە ناوچە مەترسیدارەکانن ئەگە بیان زانی بە مەسەن لەو وەرزەی شتێکی وایە بێگومان خۆیان بۆ ئامادە دەکرد بەڵام دەبینین هەندێک حاڵەت کتوپڕ و دەدات پێشبینی بۆ ناکرێت. ئەزانی کە کەش و هەوای هەرێمی کوردستان بەگشتی و بە خێراییش گۆڕانکاری بەسەردێت ئەمە هۆکاری چییە کە لەپڕ لە ماوەی یەک ڕۆژە ڕۆژێکی زۆر جلوبەرگێکی ئاساییمان لە بەرە لەپڕ یەک سەرمایەکی زۆر بەهێزێت یان لەپڕ یەک شەپۆلێکی گەرمە هێت هۆکار چییە کە هەرێمی کوردستان بێگومان ئەو گۆڕانکاریانە زیاتر لە وەرزی بەهار و پاییز هەستی پێ دەکرێت بەڵام کە ئێمە چینە ناوەرزی زستان ئیتر تەواو ماوەی ڕۆژ کورد دەبێتەوە شەو درێژ دەبێت پلەکانی گەرمات دادەبەزێ بەس شتێک هەیە شار دەڤەر لۆ دەڤەر زۆری فەرقا ئەوە زۆر تەسیراتی خۆی هەیە و هاتنی نزمە پاڵەپەستۆ پێشی ڕوو لە ناوچەکە بکات دائیمەن دوو بەرێ هەیە بەرەیەکی گەرمی هەیە بەرەیەکی باران و بەفربارین ئینجا بەرەیەکی سارد
دائما پێشەوەی کە نزمە پاڵەپەستۆ ڕوو لە ناوچەکە بکات پلەکانی گەرما تا ئاسێکی کەم تەوان بەرز دەبێتەوە کەساوا هەز دەکات کە دنیا گەرم داهاتوە ئەوە یەک لە بزەبت یەک لە علاماتی بارانیان بەفربارینە لۆیش زۆر جار کەمە هەست بەوە دەکەین ئەو خەڵکانی کە لە ناو بەفرن دەڵێن ئەیستا گەرمە ئەین جەوەکە خۆشە بەڵام دوایەوە کە ئاسمان دەبێتە ساماڵ زۆر ساردە کاک ئەژی هەر بابەیەکەوە زانیاری وەرگین لەسەر ناوچەکان یاریمی کوردستان بزانین لەوێ کەشوهەوا چۆن ئێستا چینە هەڵەبجە پامنێرمان ئەڤین ئەتامان لەگەڵە بێت بزانین لەوێ کەشوهەوا چۆنە بەفربارین بەردەوامە ڕۆژ باش ئەڤین سلااو لێبێ کەشوهەواکە چۆنە ئایا بەفربارین بەردەوامە بەگشتی لە ئەو دەڤەرەی ئێوە پێم وایە بە پەیوەندیەکەمان نەماوە لەگەڵ ئەڤین ئاتا بەهۆی ئەو کەشوهەوایە دیارە بەفرەکەنەی هێشتووە دیارە دەگەڕینەوە لای کاگەژی ئەومان پێ بڵێکە ئەم کەشە سەرمایی کە ئێستا هەیە چۆن دەکرێت وابیری لێ بکەینەوە کە بڵین بەهارێکی خۆشمانە بێت بەم بەفرە ئەم پێشببینی ئەوە ئاکرێت کە سەوزایەکی زۆر بە حکمەوەی کە کوردستان شوێنێکە کە ئێمە زۆر گرنگی بە نەورۆز ئەین وەکاڵین بەفرێکی زۆر ساردە ئەوانی کە تەمەنیان هەڵن قەیناکە بەهارێکی زۆر خۆشمانە بێت وایە خۆی ڕاستە ئەو دەستەواژە ڕاستە هەم باران و هەم بەفر نعمەتێکی گەورەی خوای گەورەیە کە ئەو ناوچانەی مەش بە تایبەتی هەندێک شوێن هەیە هەر وەکو دەڵێن بەردەوام باران و بەفریکە نیمچە زامنە ئەو شوێنانە هەر خۆیان لە خۆیاندا زۆر خۆشن بەڵام هەندێک شوێن هەیە کە باران و بەفری زۆر کەم لێ دەبارێت کە دەچێتە بوارە کوێی کە باران و بەفرێکی زۆری لێبارێ بۆ نمونە ناوچەکانی هەولێر دەشتی هەولێر لۆ خوارەوە کە بەرەو گەرمەسێر دەچی تەماشا دەکەی کە باران و بەفرێکی زۆری لێ دەباری ئەو بەهارێکی زۆر تایبەت دەبێت یعنی ساڵی ڕابردوو کە ئەو بارانە زۆرە باری تەنانەت لە بیابانەکانی عێراقیش سەوزایی دەرکەوت بوون ڕێژەی سەوزایی وەکو ئەو وێنانەی ئاژانسی ناسا بڵاوی کرد بۆ جێگای تێڕامان و سەر سوورمانە بێگومان بەفربارین ئەویش تەواان حەدی هەیە چونکە ئەگەر بەفربارین زۆر زۆر ماوە ئەو گیانە ئەو ڕووپۆشەگەر ئێستا بچینەوە لای پامنێرمان ئەڤین پێم وابێ ئێستا ئامادەیە ئەڤین ڕۆژ باش ئەگەر گوێت لێمان بێ کەشوهەوا لای تۆ چۆنە بەگشتی و زانیاریەکانمان پێ بڵێ بۆ هیواین خۆشە لە کەشێکی ئارام و پڕوزە شابیت سەرماشە نەبێ ئەو سەرمای چۆن سەرمان سۆڤان هەژدا بەیانیتان باش بەڕاستی سەرمامە زۆر کەشێکی ساردی هەیە لە نێو شاری هەڵەبجە ئەمڕۆژ هەر بەو بۆنەوە بە بۆنی دابزنی پلەکانی گەرماوە لە بەڕێبەتی گشتی پەروەردەی هەڵەبجی شەیدڕایان گەیاندووە کە لە سەرجەم ناوەندەکانی خوێندنە کراوەتە پشوو و لە شارۆچکەکانی ئەم سنوورەش لە پێنجێن دوێنەش پشوو بۆ لە دام و دەستگاکانەوە لە ناوەندەکانی خوێندنا بەهۆی سەرمای زۆرەوە من دەمەوێت ڕێژەی بارینی بەفر و باران تاوکو ڕۆژی دووشەمەتان پێ بڵم چووکە لە دووشەمە بۆ ئێستا هیچ بڕێک لە باران و بەفر لەم سنوورە نەباریوە سەرەتا لە پارێزگای هەڵەبجەوە دەست پێەکەم لە سنووری پارێزگای هەڵەبجە 1 سانتیم بەفرباریوە لە نێو سنتەری شار و لە خوورماڵ 3 سانتیم بەفرباریوە لە تێوەڵە 16 سانتیم بەفرباری و کوی گشتی بۆ ئەم ساڵ 50 سانتیم بووە و لە بیارەش 4 سانتیم باریوە و لە پێنجێنی 16 سانتیم باریوە و کوی گشتی بۆ ئەم ساڵ 81 سانتیم بووە تاوکو ئێستا سنتەری شاری هەڵەبجە بەفربارین دەستی پێ نەکردووە بەڵام وا بڕیارەکە ئەمڕۆ لە زۆربەی پارێزگاکان و لە سنتەری شارەکانە بەفربارین دەست پێ بکەوە هەر بۆ بۆنێەوە لە سەرجەم ناوەندەکانی خوێندنە پشوویە و هیچ کەسێک بینین لە دەرەوە تەنها بزانم ئێمە لە دەرەوەی چەند کەسێکی کەم هاتوچۆوەکە لە نێو شەقامەکانەوە تەندروستی پێنجێنیش ڕای گەیاندووە کە ئاگاداری هاوڵاتیانی کردووە لەناو ئەو ڕاگەنراوەیە کە کاتێ دەچنە دەرەوە مناڵەکان بە تایبەتیوە بە تەمەنەکان ئاگاداری خۆیان بنچووکە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە چەندین حاڵەتی دەستیان شکاوە یاخود درزی بردووە یاخود ئازاریان پێگەشتووە کە ژمارەیان 25 کەس بووە سەردانی نەخۆشخانەی گشتی پێنجێنیان کردووە بۆ چارەسەرکردن بۆیە ئاگاداریان دەکاتەوە کە بە وریاییەوە بڕۆنە دەرەوە بەهۆی ئەو
شەختەوە بەستەڵەکەی کە لەسەر شەقامەکان و یاخود لە نێو ماڵەکاندا پەیدا بووە و هەروەها بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەڵەبجەش ئاگاداری شۆفێران دەکات کە بە وریایەوە هاتوچۆ بکەن و ئەو ناوچانەی کە دەزانن حاڵەتی بەسن تێدا ڕوویداوە بە ڕێنمایەکان جێبەجێ بکەن بۆ ئەوەی کە تووشی حاڵەتی نەخوازراو نەبن بەڵام تاوەکو ئێستا لە نێو سنتەری شاری هەڵەبجە بەفربارین دەستی پێ نەکرۆ چاوەڕێن بەفر ببارێت. زۆر سپاس ئەڤین لە هەڵەبجۆ لەگەڵ مابووی زۆر سپاس ئەڤین سپاس بۆ زانیاریەکانت ئەگەڕێنەوە لای میوانەکەمان کاک ئەژی پێم وابێ پار ڕێژی بارانبارین لی پێوانەی تێپەڕان زۆر زۆر ساڵێکی جیاواز بوو ئەم ساڵ بۆ ئەم ساڵ سەرما ئەو پلەیە تۆمارەکات وەکو بارانبارینی پار بەڵێ ئەو ساڵ بەپێ ئەو داتانێک کە لە بەردەستمانە هەم لە ڕێژەی بەفر و هەم لە ڕێژەی پلەکانی گەرمە دەتوانین بڵێن ژمارە پێوانەیمان هەیە ئێستش چاوەڕێین کە ڕێژەی بەفر کە پێوانە بکرێتن بەڕاستی ئەو وێزگانی کە ئێمە هیتمان بە تایبەتی حاجی ئۆمەران کانی ماسی پێنجوێن ئەو سێ خاڵەکە منافەسەیانە زیاتر بە تایبەتی کانی ماسی و حاجی ئۆمەران اینجا پێ ئێستا حالیان بەنسبەت ڕێژەکانی بەفر ئەو ڕێژێش کە تەڕان کە ئێستا دەبارێ زۆرتر کەڵەکە دەبێتن لەسەر یەکتری بە تایبەتی حاجی ئۆمەران کە پێشتر کێشەی هەبوو ئێستاکەش تەڕان زۆر زیاتر دەبێت پلەکانی گەرماش ئەو ساڵ حاجی ئۆمەران گەیشتە هەژدە لەژێر سفری سیلیزی بەڵام لەبەرەوەی ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی تاکو ئێستا پێویستمان بە وێزگەی زیاترە ڕەنگە هەندێک خاڵ و هەندێک شوێن هەبێ ئەمە باز لە ناوچە بەرزەکان ناکەین شاخەکان ئەوە دەڕوا زۆر زیاتریش دادەبەزێ بەڵام ئەو ناوچانی کە وێزگەکانی لێدانراوە ڕەنگە هەندێک ناوچەمان هەبی بە تایبەتی لە ناوچەی سێگۆشەی سنووری هەرێمی کوردستان ئێران تورکیا ڕەنگە ناوچە هەبێ زۆر لەوەش نزمتربی پلەکانی گەرمی ناوچە شاخاوەکان ئەوە هەر هیچ زۆر بەرزترە بەڵام ئێستا حالیان هەژدە لەژێر سفری سیلیزیمان هەیە هەرێمی کوردستان ئاواکە کەش و هەوای ساردە ئەکەوێتە ژێر کاریگەری پەستانی چ شوێنێکەوە کەوایە بەڵێ بە دەرەجەی یەک دەریای ناوەڕاست دەریای ناوەڕاست ئەو بڵێن بارستە ئاوەی کە دەکەوێتە ڕۆژ ئاوای هەرێمی کوردستان ئەوە دەرەجە یەک کاریگەری خۆی لەسەر ئێمە هەیە پاشان دەریای سوور جاری وایە لە دەریای ناوەڕاست و دەریای سوور بەیەکەوە نزمە پاڵە پەستۆ دێن بە ڕێژەیەکی کەم کەنداوی عەرەبی و لەویش کەمتر دەریای قەزوین بەڵام بەگشتی دەریای ناوەڕاست کاریگەری ڕاستەخۆی لەسەر هەرێمی کوردستان هەیە باشە کاک ئەژی بۆچی لە بەغدا بەفرباری بۆ لە هەولێر نەباری هۆکار چییە ئێوە هیچ کۆنتاکتێکتان هەیە لەگەڵ بڵێن کەژناسی بەغدا و چیتان کردووە ئایا ئامێری پێشکەوتو لە هەرێمی کوردستان بەو شێوەیە کە بتوانین پێشبینیەکان ڕاستە دەقا و دەق ناوترێ بەڵام چۆن بتوانین پێشبینیەکی تا ڕادێک دروست بین بە هەوڵاتیان بەڵێ بەنسبەت بەفربارین لە هەولێر وەڵاهی هەمومان چاوەڕێنە بەڵام من لەگەڵەوە نیم بەفر لە ناو شار ببارین ناو شار ئاستەنجی زۆر دروست دەکات من دایمە لەگەڵ برادەرەکان لەگەڵ دەستگاکانی ڕاگەیان دەڵێن بەفر لە دەرەوەی شار ببارێ باشترە ناو شار ئاستەنگ زۆر دروست دەکات بەڵام بۆ نابارێ وەکو دەڵێ العلم عند الله یعنی کەس ناتوانانی خاستن هاتنی ڕێڕەوی بارستە هەواییەکان پێشبینی دەکرێت بەڵام ئەمە دەڵێن پێشبینی گۆڕانکاری زۆری دەکەوتە نایە بە تایبەتی لە ماوەی 48 کاتژمێر بەولاوە بەڵێ هەمە هەنجمان هەیە هەمە هەنجمان هەیە لەگەڵ دەستگای گشتی کەشناسی و مەرەزی عێراقی و ئەو ساڵ وەفدێکیان هات بەیەکەوە دانیشتی لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی کاک فازڵ مسودەیەکیان تەوقیع کرد و اتفاقیان لەسەر تەبادولی زانیاری کرد و بالفعل چۆتە قۆناغی جێبەجێکردن ئێستا و هەروەها لەسەر ئاستی کەسیش ئەمە پەیوەندیمان لەگەڵ چەند کەشناسێکی دیکە هەیە بە تایبەتی لە مووسڵ زانیاری ئاڵگۆڵ دەکەین و یەکتر ئاگادار دەکەین و لە هەر پێشاتێک ئەوە دەکرێت ئەوە لە داهاتوودا ئێستا تەبان کە ئەوە تەوقیع کرا بەندەکانی دیکە ئەو ڕێکەوتنە تەنفیز دەکرێت وەکو مهمترینشتەوەیە داتای کەشناسی و حاڵەتی کەشناسی لەگەڵ بوومەلەرزەی ئاڵگۆڕ بکرێت هەر بە کورتی پێمان بڵێ کەشوهەوا چی بەسەری ئەگەر 48 ساعتیش بێت چۆنە بێت پێشبینیەکان طبعا بەردەوام وەکو زانراوە لە دوای بەفربارین دائیمەن کەش و هەوا ساماڵ دەبێتن و ئێمە پێشبینی دەکەین ئەو ڕۆ تا شەو لە ناوچە شاخاویەکان بەفر بەردەوام بێ بەفربارین
سنتەری شارەکان تەوان کەم دەبێتەوە و سبەینێش کەش و هەوا ئارام دەبێت و دوای ئەوە ڕەنگە هەندێک سەرچاوی دەرەچی تەوان ئاماژە بە هاتنی نزمە پاڵە پەستۆیەک دەکات لە ڕۆژی یەکشەم و ئەوەش خاڵێکی دیکەشێک بە خێرا ئاماژەی پێ بدەم ئەو بارستە هەوا ساردەی کە جەمسەریەکەیە لاچووە لێ ئەو برا ئازی زەمانە و پەیامنێرە باسی لەوە دەکەن کە بەفرباری و پلەکانی گەرماش بەو شێوەیە دانە بەزیوە چونکە ئەو بارستە هەوا ساردە سەرەکیەکە لاچووە و پلەکانی گەرما ممکنە چەند پلێک بستە ژێر سفر و پاشان بەرز دەبێتەوە. زۆر سپاس بۆ هاتنتان بۆ میوانداریتان بۆ لای ئێمە بۆ زانیاریەکانتان زۆر سپاس بەخێر هات. ڕۆژێکی باش. لە سەرتاش باسمان کرد چکە لە کەشوها ئەمڕۆ ڕۆژی گیانی ڕادیۆ بوو. پێشەوەی کە چینە ناوەوەی کە باسی ڕادیۆ بکەین لە قسەکانی کاک ئەژی من هەر ئەوەنم بیر لەوە لە ئەکردەوە کە ئێستاوانی کە لە ناوچەکانی باشووری کوردستانن ئێمە جیاوازی و تایبەتمەندێکەکەمان لەوە بوو کە ناوچەکەمان بەفری لێبارێ و شوێنی سەیرانگای ئێستا خۆیان بەفریان هەیە ئیتر بۆ گەشتی باڵنی زستانە نانێرە هەرچەند بەفرەکەیان زۆر کەمەکەوەی ئێمە نییە کە بتوانن شێرە بەفرینەی پێ دروست بکەن و هەر سەبارەت بەم کەشوهەوا حەزەکەیم بزانین کەرکووک چۆنە و هەر لەبارەی ئەوەوە ئێمە پەیامنێرمان لە کەرکووکەوە سۆران کامەران وەرەگرین سۆران ڕۆژ باش و هیوای ڕۆژێکی خۆشت بۆ خوازم دیمەنەکە لای تۆ جیاوازترە لە شوێنەکانی تر بە تایبەتی لە لای کاکتەیفور پەیامنێرمان لەوێ ئەو لە کەشێکی بەفراوی بوو بەڵام کەشەکە لای تۆ ئاساییە و پێمان بڵێ چۆنە کەشوهەوای کەرکووک. بەڵێ بەیانی تۆ هاژش باش سۆڤان طبعاً کەشەکە زۆر ئاسایش نییە وا تۆ پێشبینیەکەی سەرمایەکی زۆر هەیە ینی دەرەجەی حرارەدا بەزیە بۆ 3 دەرەجە خوار سفرەوە کەشناسی دەڵێن کە پێشبینی ئەوواکەین ئەمڕۆ بەفر ببارێ لە بەشێک لە ناوچەکانی کەرکووک بەڵام بەفرەکە پچڕە ینی وەک ئەو بەفری هەرجارەتەوەتێت لە شارەکانی هەرێمی کوردستان کە بەفرێکی زۆرە بارێ و شێرە بەفرینی پێ دروستەکرێ ئەمە متەوەقع نییە لە کەرکووک کە چاوەڕان ناکرێ بەڵام کەشناسی دەڵێن کە پچڕ لە هەندێک ناوچەک بەفرە بارێ ینی کەمێک لەمە بەریش هەندێک باڵێن بەفرباری بەڵام بەهۆی ئەوەی کەرکووک ینی خۆی ناوچەکە ناوچەی گەرمیانەوە ناوچەیەکە ینی نەوتی لێە قسەی کەشناسیە دەڵێن کە ناوچەیەکی گەرمە بۆیە ینی بەفریش ببارێەوەندە بە زەوەکەەوە نامێنێت کە شار سپی بکە وەک شارەکانی هەرێمی کوردستان ینی بەڵام سەرمایەکی زۆر هەیە ینی دەرەجە حرارەدا بەزیوە بۆ 3 دەرەجە خوار سفرەوە ینی لە بەشێک لە بەڵێن فەرمانگە حکوومیەکان داوای وەکرە کە ئەمڕۆ بکرێت بە پشوو بەڵام نەکرا بە پشوو دەوام یاساییە لە کەرکووک و هاتچۆش ئاساییە و کەشوهەوایەکی تا ڕادێک لە چاو شارەکانی هەرێمی کوردستان ئاساییە ئەمە دەبارەی کەشوهەوە کەشناسی کە پێشبینی بارینی بەفرەکان هێشتا بەفر نەباریوە ئەنە پشۆ خەڵکێکی زۆر لە چاوەڕوانی بەفرا بوون لە کەرکووک بەڵام تا ئێستا بەفر نەباریوە سۆران ئەوەنەی کە لەبارەی کەشوهەوە لەبارەی سۆران ئەوەنەی کە ئێستا تۆ باسی بەفرت کرد کە بەفر نابارێت و کەرکووک زەویەکەی بە گشتی چونکە زەویەکی نەوتە ئەگەر بەفریش ببارێت ئەتوێتەوە کەواتە ئێوە نابێت چاوەڕێی ئەوە بکەن نەشێرە بەفرینە دروست بکەن و نا بەڵام هەر کزە سەرماکەی شارەکانی دیکە بۆ کەرکووک دێت و من کە ئێستا قسە لەگەڵ تۆ کەم ئێستا لە پشتمەوە کڕێوەیەکی بەفر هەیە زۆر بە کەمی دەستی پێکرد بەش لە کەرکووکیش ببارێت لە لای ئێمە دەستی پێکرد بەشکوم لە لای ئێوەش ببارێ سۆران بەردەوام بە بۆمان ینی چاوەڕانەکرێ ینی بەو خۆ کەشناسیش دەڵێ کە چاوەڕانەکرێت بەفر ببارێ بەڵام هێشتا تا ئێستا هیچ دیار نییە ینی خەڵکیش لە چاوەڕوانی بارینی بەفرن ینی تا ئێستاوە ماوەتەوە ئەمە لەبارەی کەشوەوەوە لە بارەی ڕووداوەکانی ڕۆژەوە شەوی ڕابردوو لەسەر ڕێگای نێوان کەرکووک لەیلان کە دەکەوێتە ڕۆژەڵاتی کەرکووکەوە بەداخۆ لێ ڕووداوێکی هاتوچۆ بوو لەسەر ئەو ڕێگایە لە ئەنجامی ئەو ڕووداوەدا کە ئۆتۆمبیلێکی بچووک لەگەڵ ئۆتۆمبیلێکی بار هەڵگرا یعنی پێکدادان دروست بوو لە ئەنجامدا کەسێک گیانی لەدەستدا لە ئەنجامی ئەو ڕووداوە
کە ئەو ڕووداوە ئەو ڕووداوی هاچوێ بۆ هۆی جان لە دەستدانی هونەرمەندێکی میلی شاری کەرکووک کە لوقمان چەمچەماڵیە کە گەشتن میوانی ڕۆژباش بۆ کەسێکی ناسرااو بۆ لە کەرکووک و پاڵپشتی ڕفراندۆمشی کردووە کێکە لەو هونەرمەندانەی کە بە هونەرەکەی پاڵپشتی ڕفراندۆمی کردووە بەداخۆشەی ڕابردوو لە ڕێگای نێوان کەرکووک لێلان جانی لەدەستدا. بەڵێ دەستخۆش سۆران کامەران لە کەرکووکەوە لەگەڵمان بووی. ئێمە کە هەرچەند باسی بەفرمان کرد و من ئاماژەم بۆ کرد کە لە دەرەوە کڕێوەیەکی کەم هەیە ئێستاش پێکەوە تا من ئێوە ئاوها لە شاشەوە ئەیبیننەوە من ئاوها لا ئەەکەمەوە کڕێوە بەفرە جوانە بینم با دیمەنەکان ببین بەڵێ دیمەنەکان ببینین ئەوە هیوادارین تا من و هاژە کۆتایی بە پرۆگرامەکەمانە هین بەفرەکە زۆر ببێت بەرەبەرە سناپێ بکەوین ئەوە نەش ببارەکە دەرکەوێت نەکرد بەڵێ ئەو دیمەنانەیە کە ئێستا لە ناو دەستگای کوردستان 24 کە کڕێوە بەفرەکان بەڵێ دەبینین زۆر کەشێکی ساردیشە بێگومان بینەران کە ئەبینن ڕاستەخۆ سەیری پەنجەرەکەکەن ئەچنە دەرەوە دیمەنەکە بینن و هەم لە ڕادیۆکەش ڕادیۆی کوردستان 24 گوێبیستێ بن و دیمەنەکانە بینن نابیستن ئەچنە دەرەوەی بەڵام هەواڵەکە بیستن کە بەفربارین دەستی پێکرد. بەو پێە بێت کە پێشبینیەکان لە جێی خۆی بووە کە بەفربارین لە پایتەختی هەرێمی کوردستان ئەبێت بۆیە ئەوە سەرەتای بەفربارینەکەی و پێمانوا بێت کە بەهۆی بە پێی پێشبینیەکان بێت ئەو شەپۆلاوها بەردەوام بێت و بەفر دەبارێت بینەوە سەر ڕۆژە گیانیەکەشمان لە بیرینەکەین کە ئەمڕۆ ڕۆژی سیانزەی شوباتە ڕۆژی گیانی رادیۆیە ئەم ڕۆژە لەلایەن یونسکۆ دەستنیشانکراوە بەپێی ڕاگەندراوی ئەم ڕێکخراوە زیاتر لە 44,000 وێزگی رادیۆ لە جیهانە لە هەرێمی کوردستانیش سەرڕای ئامرازەکانی دیکەی ڕاگەان تا ئێستا گوێگری رادیۆ هەیە بەشێکی زۆری خەڵک ئێستش لە ڕێگەی رادیۆ گوێبیستی گرنگترین هەواڵەکانە بێت یعنی چەنێ ئامرازی پەیوەندی هەم لە بینرا و بیسترا و ئەو وێنانە هەیە تەکنەلۆژیا زۆر پێشکەوتو بەڵام تابعی رادیۆ هەر هەیە سۆڤان تۆ زۆر جار ئەچیتە دەرەوە لە سیارەیە بەڕاستی یەکسەر رادیۆکاکی تۆ گوێگری هەر بۆ ئەو بابەتش ئێستا پاکێجێکمان ئامادە کردووە لەلایەن هاوکارانمانەوە با بینەری دەبێت. ڕۆژێکی نوێ و ئومێد ئەمڕۆژ وەک زۆربەی ڕۆژەکانی دەست پێ دەکات. تەمەنی 33 ساڵە، 7 ساڵە شۆفێری تاکسیە. ڕۆژانە زیاتر لە 12 کاتژمێر کۆڵان و شەقامەکانی شار دەگەڕێ. هاوڕێ و هاودەمی لەناو ئۆتۆمبیلەکەی تەنها رادیۆیە. بۆ هەواڵ و زانیاری و گوێگرتنی گۆرانی نوێ و کۆنیش هەر گوێبیستی رادیۆیە. ئومێد دەڵێ کاتم نییە بۆ سیرکردنی تەلەڤیزۆن یا خوێندنەوەی ڕۆژنامە هەموو بابەتێک لە رادیۆی گوێبیست دەبم. لە هەموو رادیۆکان گوێ دەگرم لە بەرەوەی کە ئەخباراتە گۆرانیە تەندروستیە وەرزشیە ئەو ئەدەبیاتە لە دینە لە هەموو بوارانێک کە من پێویستم پێبی کە ڕۆژانە جێ لێەگرم و هەموو رادیۆکانیش سوودی خۆیان هەبوو. من کە بیسەری رادیۆم ڕۆژانە کاتی وەم نییە سەیری تەلەڤیزیۆن بکەم لەبەرەوەی ڕۆژانە کاتێکی زۆر لە ناو سیارەکەم بەسەرە بم هەواڵێک لە ناوچەکەی ئێمە دەگوزارێت بە زووترین کات لە رادیۆکاندا بن جێویستی دەبم. شارزایەکی بواری ڕاگەاندن بە تایبەت رادیۆ باز لە تایبەتمەندی رادیۆ دەکات و ئەماژە بۆ دەکات لە سەردەمی ئێستاژ رادیۆ بۆ هەندێک چین و توێژ گرنگی خۆی هەیە. باسی خزمەتی رادیۆش دەکات لە خەباتی کوردان و سەردەمی شاخ. دەرکەوتن و سەرهەڵدانی رادیۆ ئەتوانم بڵێم خاڵی وەرچەرخانی مێژووی کاریگەری ڕاگەیاندن بووە چونکە دوای سەرهەڵدانی رادیۆ لە ساڵی 1960 بەدواوە و بە تایبەتیش ساڵی زێڕینی رادیۆ لە 1920 بەدواوە رادیۆ وەکو ئامڕازێکی جەماوەری سیرکراوەتەوە ئامڕازی کە ئەتوانێت لە یەک کاتا پەیامی خۆی بگەێنێ بۆ هەزاران کەس لەسەر گۆی زەوی و ئێستش بەپێی توێژینەوەکان لە زۆرێک لە وڵاتانی دنیاش رادیۆ یەکێکە لە کاریگەرترین یان بەرفراوانترین لە ڕووی بەکاربردنەوە لەبەر ئەو تایبەتمەندیانی هەرێمی کوردستان یان بۆ گەلی کورد بە شەیەکی گشتی رادیۆ یەکێکە لە ئامڕازە ئەتوانم بڵێم پیرۆز و گرنگەکان چونکە پانتایەکی زۆری هۆشیاری تاکی کوردی لە زەمەنی خەبات و شاخ و بەرخۆدانە داگیر کردووە.
یەکەمین جار لە ساڵی 1996 زانایەک بە ناوی گولیێلمۆ مارکۆنی رادیۆی دروست کردووە بە یەکێک لە بەهێزترین ئامڕازەکانی گەیاندن بۆ زانیاری و هەواڵ ناوزەند کراوە. تاکو ئێستاش سەرڕای پەیدابوونی سیستم و ئامرازی نوێی گەیاندن رادیۆ هەروە گوێگری هەیە و گرنگی خۆی لەدەست نەداوە. بەپێی ڕاگەیەندا یونسکۆ کە ڕۆژی 13 شوباتی وەک ڕۆژی جیهانی رادیۆ دەستنیشان کردووە زیاتر لە 44,000 وێستگەی رادیۆیی لە جیهان هەیە و لە کوردستانی زیاتر لە 165 رادیۆ هەواڵ و بابەت و زانیاری بە هاوڵاتیان دەگەێنن. هێرۆمۆلودی کوردستان 24 هەولێر. بەڵێ هەروەک هێرۆ ئاماژەی پێکرد کە لە 13 شوبات ڕۆژی جیهانی رادیۆیەکە ئەویش یونسکۆ دیاری کردو، بەڵام بۆ ئێمەی کورد من حەزەکەم ڕۆژی 19 مانگی با بڵێ نۆڤەمبەر بۆ ڕۆژە دابنین، چونکە بەپێی هەموو سەرچاوەکان بێت بەپێی ئەو ڕاگەیەندراوە ئەو با بڵین ئەو داتانی کە کۆ کراوەتەوە ئەو زانیاریانە کە هەبوونە سەرچاوەکان ئەڵێ یەکەم رادیۆی کوردی لە 19 نۆڤەمبەری 1939 بووە و هەر چەندێک هەر دەستگایەک با بڵین هەر رادیۆیەک هەر ڕۆژنامەیە کە دەرچوو بێت یەکەم جاری کوردستان بوو بێت لە دەرەوەی کوردستان پەخشی کردووە یاخود لە دەرەوەی کوردستان کار و چالاکی کردو ڕۆژنامەی چاپ کردووە بە حکمی ئەوەی کە کوردستان هەمیشە داوای مافی خۆی کردووە، خەڵکی کوردستان داوای مافی خۆیان کردووە، داوای ئازادی خۆیان کردووە و ئەو ڕژێمانەی کە هەبوونە ئەوەیان قبوڵ نەکردووە کە ئەو چالاکیانە لە ناو کوردستانە ئەنجامدەن بۆ هەرسۆوان دووە مەزگەش هەر لە ناو کوردستان نەبووە لە بەیروت بووە دواتر لە فەڵەستین بووە بە دواییەکە بێگومان و ڕادیۆیە بە هۆکاری سەرەکی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی جەنگی جیهانی دووەمدا ئەندێت بۆ هۆی کە ئەو کات زۆر رادیۆ بڵێن هەواڵ و زانیاریەکان زیاتر لە رادیۆ بڵاوکراوەتە یەکێک بۆ لە هۆکارەکانی دەستپێکردنی جەنگیش، چونکە زۆر جار لە نێوان وڵاتەکان وەکو ئێستا بەو شێوەیە دیپلۆماتیە نەبووە یاخود بەڵام من شتێکی وام خوێندۆ لەسەری کە یەکێک بۆ لە هۆکارەکانی دەستپێکردنی جەنگی جیهانی واتە هێشتا رادیۆ چۆن لە سەرەتاوە ڕۆڵ و گرنگی خۆی هەبوو ئێستش بە هەمان شێوە و ئێستش لە هەرێمی کوردستان زیاتر لە 165 رادیۆ هەیە لەناو هەرێمی کوردستانە کە کارەکە و وەشاندنی بەڵێ تۆ باسی جەنگی جیهانی یەکەی منیش دەڵێم شۆڕشی کوردی یەکەم جار لە رادیۆ ڕاگەیەنرا ئەویش دیسانەوە یەکێک بۆ ئەو ئەمڕازانەی کە توانراوە لە ڕێەوە گەلان داوای خواست و مافەکانی خوان لە ڕێگەی ئەو ڕاگەیەندراوەوە بکەن. دیارە خەڵکو و ڕێکخراوی خێرخوازی زۆرە لە هەرێمی کوردستان بێگومان ئەوەش یەکێکی دیکەیە لە تایبەتمەندیەکانی هەرێمی کوردستان دوکاندارێک لە شاری سلێمانی ماوەی 7 ساڵە جلوبەرگی دەستی دوو ئەو جلوبەرگانی کە دەستی دو یاخود بەکار هاتوون واتە بە خۆڕایی بە هاوڵاتیانە بەخشێت ئەڵێ کارەکە تەنیا لەو پێناوەیەکەم کە کەسانێکی کەم دەرامەت پێویستیان هەیە بەو ناتوانن بیکڕن ناتوان دابینی کەن پێداویستەکانیان ڕۆژانە ئەوەنە زۆرە ناتوانن جلوبەرگەکانیان بەپی پێویست پڕکەنەوە ڕۆژانە دەیان کەس لە شار و شارۆچکەکانی کوردستان بە مەبەستی بردننی جلوبەرێک سەردانی دوکانەکەیەکەن واتە ئەو جلانی بۆ هێن و کەسانێکی دیکە سوودی لێبینەوە بینەری پاکێجێک بین لە سەر ئەو بابەتەوە بینین زین چۆنە خەڵک لەناو دوکانەکەیدا لە سوچێکی بازار وەک هەر کاسبکارێکی تر دانیشتووە. مەبەستی لە دانانی ئەم دوکانە فرۆشتنی کاڵا بە ئامانجی قازانج نییە. بەڵکو کارێکی مرۆڤ دۆستانە لە پێش کارەکەوەیەتی. لە ڕای خۆ ئەم جلانێن بۆ خەڵک مدەی 7 ساڵە خەریکی ئەمیشم. خەڵکی فەقیرە داماوە لە هەموو لایەکەوێت هینی وایە شەواڵەکەی دراوە کراسەکەی دراوە پێڵاوی لە پیان نییە. منجە بە یارمەتی خەڵک بم ئازایەتی ناکەم بن لەبەر خەڵک فەقیر و داماوە هەمی چینی فەقیر و داماوە. مامفازڵ خانەنشینە موچەکەی پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی دابین دەکات. ئەم کارەی هیچ ئامانجێکی مادی لە پشت نییە تەنها وەک پشگیریەکە بۆ چینی کەم دەرامەت. باجەکەش بە کۆڵەیەنە بۆێرە عزیەتێکێشە یا بە کۆڵە یەنە لێرا فڕێە من ژێن بە خەڵک
جاری وای بالە ئەشکێن لە دوکانەکانە وەرە ئەوەیشی ماوەتە وەرە بیبە لەسەر بێزەکە یا لەسەر عەرزەکە باری یەکەمە ئێنم بوێرە جاری وای بەخوا لەو جاریا جگ کەوتۆ هێناومەتەوە یاون بە خەڵک تەر بۆ لەنا ئاوا بووە هێناومەتەوە هێنەوە لە دوکانەکەیدا جلوبەرگی ژنان و پیاوان و منداڵان هەڵدراوەتەوە لەم کەش و هەوا ساردا جلوبەرگەکانی مامفازڵ گەرمکەرەوەی زۆرێک لەو خێزانانە بووە کە توانای کڕێنی جلوبەرگی نوێیان نییە ئینسانی چاکە و بەخوا ئەرچی کەسەتێ لای هەموو شیشی دابە خۆم شخصی خۆم نایە بمەڵ وەڵی 3 ساڵە سەردانێکم هەمشی لە کەرکووکەش بێم سەردانێکم تێم وەلای جلوبەرگی لابەم و ئەم پیرامێردا خێرخوازە زیاتر لە 7 ساڵە بێگوێدانە ماندوێتی بەنێو بازاڕی کۆنەدا دەگەڕێ و جلوبەرگ و پۆشاک کۆ دەکاتەوە لە دوکانەکەی خۆیدا دایدەنێ و بە کەسانی کەم دەرامەتی دەبەخشێت. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. بەڵێ بەفرەکە زیاتر و زیاتر دەکات و ئێمەش زیاتر خۆشحاڵ ئەبین. ئەمە زۆر ئەمڕۆ باسی کەش و هەوامان کرد دیارە بەفر ئەوەنە گوێی لێ بوو کە باسمان کردی با ببارێن باس سۆبان و هاژە وازم هەموو کەسەر ئێمەشنا هەرۆنە درەختەکان سپی پۆش بێت بۆی هەنێک وێنەی جوانیش بگرین سۆبان و هاوڵاتیانیش ئیتر دەستەکەن بە ڕەسم گرتن و وێنەگرتنی ناو بەفرنجا پێویست ناکە بچنە چیای کۆڕک و سەفین دوورکەونەوە هەم لەبەر هات و چۆش لەناو هەڵێر وێنەکانتان بگرن کاتێکی خۆشی لەگەڵ بەرنەسەر کەواتە با من و تۆش فریاکەوین یەک دوو سێڵفی بگرین کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆمان بهێنین هیوادارین کە ڕۆژێکی پڕوزەمان بۆتان دروست کرد بێت. خۆش